قسەکردنی زیاتر لە بارەی بڕیارەکانی محەممەد شیع سوودانی وەروەها بارودۆخی عێراق و قسە و باسی لاەنە سیاسەکان بەتەبەت لە پرسی هەڵبژاردن بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز یادگار مەحموود ئەم کاتتان باش پێشی بچینە سەر و پرسە پێم خۆشە بۆ پێی کە بەڕێزتان لە سلێمانیەوە هەڵبژێراون و بوونەتە نوێنەری خەڵکی ئەو ناوچێ لە عێراق. بۆ چوونیەوە پەیامیەوە چی لەبارەی ڕووداوەکەی سلێمانی؟ بەتاکید ئێوارەتان باش بەڕێزم. بەتاکید منیش وەکو خەڵکی شاری سلێمانی خۆشەویست ئەمە دەرفەتێکی باشە کە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاراسی ئەو بنەماڵە بەڕێزەی سلێمانی شێخ مەسەری سیرێ بکەم کە پێم لەمە هاوبەشی خەمێنمەوە هەروەها دوعا و ئومێدی چاکبوونەوەی بریندارەکان بکەم. بێگومانەوە کارە ساتێکی مرۆیی بۆ هەرگیز چاوەڕێمان نەئەکرد کە ئەو ڕووداوە بەو شێوەیە بەو وێرانکاریە ڕوو بدات لەو بنەماڵێ و لەو گەڕەکەیەوە لە شاری سلێمانیدا. بەڵێ محەممەد شیع سوودانی کۆمەڵێک بڕیاری دەرکردو کە ڕەنگە ئێستا جێگەی دڵخۆشی تەواوی عێراقیەکان بێت کە ئەو بڕیارەی دەرکردووە و ئەو پارەیە دەگەڕێتەوە خەزانەی حکوومەت. محەممەد شیع سوودانی تا چەند دەتوانێت بڕیارانە جێبەجێ بکات؟ لایەنە سیاسیەکان ڕێگری لێ ناکەن؟ هەر وەکو بەڕێزت لە بڵێن سەرەتا ئاماژەت پێەیە بە حکمی ئەوەی کە بڵێن گەندەڵی گەشتوێتە سەر ئێسقان هەروەکو بەڕێز محەممەد شیع سوودانی ڕاستیەکەی ئاستی بڵێن گەندەڵی لە عێراقا بە پەتا هینکرد ناوزەت کرد پێناسە کرد لەبەر ئەو بەرفراوانەی بوونی گەندەڵی و بە هەدەردانی پارە و سەروەت و سامانی عێراق بەڕێی من هیچ لایەنێک و هیچ کەسایەتێک لە هیچ پلەیەکە ناتوانێت دژایەتی ئەوە بڕیارە بکە هەروکو بەڕێزە ئاماژەت پێدا بە هۆی تووڕەیی بڵێن شەقامی عێراقیەوانێ کە ئەو پۆستان ئەو پلە پۆستانە ئەو کارکتەرانی کە بڵێن لەو پێگەیا بوون بەتاکید زیاد لە حەد دەتوانین بڵێن کە خەرجیان زۆر زۆر زیاد بووە. ئەوە هیچ لە سەردەمی بەڕێز دکتۆر عەبادیەوانێ هەموو ئیمتیازاتانەی کە هەبوو بۆ ئەندام پەرلەمان بۆ نمونە پێدانی ئۆتۆمبیل و هەنێ بڵێن مکافعات و مخەسساتی تر ئەوانە هیچ لە ساڵی 2012 لە سەردەمی بڵێن حکومڕانی دکتۆر عەبادیەوانێ ئەو ئیمتیازاتانە بڕە. بۆیە خەڵک دەستخۆشی لێ کرد جێگە ڕەزامەندی بڵێن خەڵک بوو. ئێستاش کە دەستی بردووە بۆ ئەو مکافعات و بۆ ئەو زیادە ڕۆیانێ ئەو مەسروفە زیادانەیە لە هەرسی سەرۆکایەتەکەیە بە تاکید نەکارتەنە پشتیوانی لێ دەکرێت بڕواناکەم کە جورئەتی ئەوەیە هەبێ کە بوێرێت دژایەتی ئەوە بڕیاری بکە و دەبێت هەموو لایەنێکیش بەڕاستی دەستخۆشی لێ بکات. بەڵێ ئەو باسی لەوە کردوە کە موچەی ئەو پاسەوانانە دەبڕێت لە ساڵی 2023 تا ئێستا و موچەی هەندێک لە بەرپرسە باڵاکان کەمەکاتەوە ڕەنگە بۆ بەرپرسانی باڵا و کەمکردنەوەی موچە گرفتێکی وەها نەبێت بەڵام بۆ پاسەوانێکە موچەی ببڕدرێت ڕەنگە زۆر زەحمەت بێت. بڕینیە موچەیە چۆنە دواتر ئەمە لەکوێ توانێت دەست بەکار بێت دەگوازرێنەوە یان چیان لێکرێت؟ ڕاستی بڕێنی موچەی پاسەوانەکان من بڕوان ناکەم هێن بێت چۆناڵی کاریگەریەکی نەرێنی ئەو تۆی هەبێ لەسەر بە تایبەتی بڵێن بواری یا ژیانی بڵێن دارایی ئەو پاسەوانانە ئیلا مەگەر بڵێن کەسێک بێکە تەمەنێکی ئەو تۆی هەبێت نزیک بوو بێتەوانێ بڵێن لە خانە نشینی. بەڵام هێندەی من ئاگدار بم و شارەزا بم کە ئەوانەی تەمەنیان دەگاتەوە مافی ئەویان هەیە کە خانە نشین بن ئەوانە بەدڵنیایەوانێ دەبێت خانە نشین بکرێن و وەکو هەموو وەزیفەیەکی تر وەکو هەموو خزمەتێکی تر ئەو چەند ساڵە کە لەسەر لیستی حیمایەکان بوون بۆیان هین بکرێت بۆیان خانە نشین بکرێت و هەروەها پێشم وایە کە هەندێک لەو پاسەوانانە بۆ نمونە ئەگەر با بڵێن کاتی خۆی بۆ نمونە ئەنا پەرلەمان سی پاسەوانی هەبووە
بێگومان ئێمە ناتوانین بڵێن هەرسی پاسەوانەکەی بۆ هەتایە خانە نشین ئەکرێ بەڵکو بۆ کاتێکیدا دیاریکراو بۆ چەند ساڵێکی دیاریکراو تەنها چەند کەسێک چەندانەیەک لەو پاسەوانانە هێنەکرێت خانە نشین ئەکرێ من پێم وایە ئەگەر بە هەمان چۆنەڵی بە هەمان پێوە بە هەمان شێوە کە حساب ئەکرێت بۆ پاسەوانەکانی ئەندام پەرلەمانەکان ئەوە کارێکی ئەتوانم بڵێم حەقانیە ئەو غەدرەش ناکرێت لەو کەسانی کە بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوەوانە بۆ سەردەمی بەڕێز عەلاوی ئەوە ساڵانێکی زۆرە بەس من پێم وایە کە ئەو بڕیارە لەسەر ئەوە دراوە کە کەسێک لەو کاتەوە تا ئێستا بە دڵنیایەوە لەوانەیە سەرچاوەیەکی تری دارایی بۆ خۆی هین کردبێ بۆ خۆی دابین کردبێ بەڵام من دڵنیام دیسانەوانەیە کە بە شێوەیەک ئەم پاسەوانانە کەم ئەکرێنەوەیانە موچیان وە کەم ئەکرێتەوانێ کە دەردی کوردەکاڵێنە شیش پسووتێ و نا کەبابیش بەڵێ دواترەوە پارەیە دەگرێتەوە خەر خەزێنەی حکوومەت یان چۆن مامەڵە لەگەڵەکرێت بە دڵنیایەوە هەموو هەتا ئێستا ئەوەی کە ئێمە بڵێن لەمە ڕوانی بێت و لە خیتابەکانی ئاوارە لەو بڕێرانەی کە سەرۆکوەزیرانی نوێی عێراق داوێتی ئەمانجە سەرێکیەکە ئەوەیە کە دەست بکات بە بەرەنگار بوونەوەی یەک گەندەڵی دووش هەروەها بە هەدەردانی سەرۆت و سامانی عێراق. بەڵێ لە دوای دەست بەکاربوونی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە بۆ چوونی جیاوازەیە هەندێک لایەن و کەس داوا دەکەن کە محەممەد شیع سوودانی 4 ساڵ لە حکوومەتەکەی بەردەوام بێت ئەویش دەیەوێت تا ساڵێک یان ساڵ و نیوێک هەڵبژاردن بکرێت پرسی یاسای هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن لێستا لە عێراق بەکوێ گەیشتووە خۆی ڕاستیەکەی بەڵێ ینی هەنێ لە چاودێرانی سیاسی و هەروە هەنێکیش با بڵێن لە دەرەوەی چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەو بەرنامەی کارەی وەکو بەرنامەی کاری حکوومەتی نوێ بەڕێزیان بۆ بۆرەوە هێشتا فەتایە هینی نەکردومازی لێ نێناوە بەڵێ ئێستا زۆر بەربڵاوە بۆ بۆرەکە جاجار ئەکۆکەم بەڵێ ئەو بەرنامە کارێکە هەیەی هەرچەند لێ ئەڕوانیت زۆر زەحمەتە بەڕێزان بتوانێت لە ماوەی تەنها 1 ساڵە ئەو بەرنامانە تەنانەت با بڵێن نیوەشی بتوانێت هین بکات چۆنەڵەیە بە ئەنجام بگەێنێت بەڵام چۆنەڵی با جارێ چاوەڕێکەین بزانێکین ئایا بەڕێزیان چەندێک دەتوانێت لەو بەڵێنانە و هەروەها ئەو خاڵانەی ئەو بڕگانەی کە هەن وەکو بەرنامەی کاری وەکو ئەجەندای کاری حکوومەتی نوێ بە سەرۆکایەتی بەڕێزیان چەندێک دەتوانێت ئەنجامی بدات. بەڵێ بڕێرە ڕۆژی سێشەمە کۆبنەوەیکی داخراوی پەرلەمانی عێراق بکرێت سەبارەت بۆ هێرشانەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەم کۆبنەوەی تا چەند گرنگە دەتوانێت چی تێدا بکرێت؟ ڕاستیەکەی ئەمڕۆ لەسەر داوای بڵێن ئێمە وەکو ئێمە مەبەستم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە خۆی لەسەر ئەجەندای بڵێن جدۆلی ئەعمالی جەلسەی ئەمڕۆدا ئەو هێرشانەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر خاکی هەرێمی کوردستان نەبوو بەڵام لەسەر داوای فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کردمانە بەشی یەکەم و بەشی سەرەکی ڕاستی جەلسەی ئەمڕۆ بۆ گرنگیدان یا بە ئاگاهێنانەوەی ڕاستیەکەی چه هێزە سیاسەکانی عێراق لە پەرلەمانەوەوانێ هەروەها وەکو ئاگادارکردنەوەی دووبارە لە بەرامبەر حکوومەتی عێراقیە کە جێی سەر سوڕمانە ئەو بێدەنگی کە نواندی بە تایبەتی لە دەرەنجامی دوای هەمین هێرشی کۆماری ئیسلامی ئێران بە درۆن و بە موشک بۆ سەر ناوچەکانی بۆ سەرخاکی هەرێمی کوردستانی عێراق کە ئەو شوێنانە کرانە ئامانج کە ڕاستیەکەی هیچ شوێنێکی چۆنەڵی سەربازی نەبوو بەڵکو مۆڵگە و جێگا و شوێنی نیشتەجەبوونی
مەدەنیەکان بوون. بۆیە بۆ ئەوەی کە دیسانەوانێ ئەو سەرنجی چێ لایەنە و هێزە سیاسەکانی ناوخودی عێراق و چێ لە ئاسی ئیقلیمیە و هەروەها چێ لە ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتیە. ئێمە دیسانەوانێ سەرنجیان بگەڕێنەوانێ سەر ئەو دەستدرێژی ئەو پێشێلکاریەی سیادەی عێراق کە لەلایەن وڵاتانی دراوسیەوە ئەنجام ئەدرێ و لەم حاڵەتەشدا مەبەست لە دەستدرێژیەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ کە دوامین هێرشی ئەنجامدا و چەندینە شەهید و برینداری مەدەنی لێکەوتەوانێ. بۆیە ڕۆژی سێشەمە هەر لەسەر داوای ئێمە و پێداگری ئێمە بە تەکید دیسانەوانێ چۆنەڵی هەوڵێکی ترە کۆششێکی ترە بۆ ئەوەی کە بڕیارێکی ڕوون و هەروەها بڕیارێکی بوێرانە بدرێت لایەن حکوومەتی عێراقی نوێوە سەبارەت بە و دەستدرێژیانەی کە بە بەردەوام لەلایەن نەک تەنها بڵێن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڵکو ئێمە باس لە هەموو دەستدرێژیەک دەکەیندا دەکرێتە سەر خاکی کوردستانی عێراق بە بیانووی جیاوازەوانێکە هیچ کاتێک ئەو بیانوانە چۆنڵی شەرعیەت نایەت بە پێشێلکردنی سیادەی دەولە لەم حاڵەتەشدا ئێمە باس لە بڵێن دەولە وڵاتی عێراق دەکەین. بەڵێ کاتێک بڕیاردرا ڕۆژی سێشەممە کۆبنەوەیکی داخراو بکرێت لە نێو لایەنە سیاسیەکان کە نێونەریان هەیە لە پەرلەمان هیچ ناڕەزایەتیەک هەبوو یاخود نالەوەی کۆبنەوەی بکرێ یان نەکرێت؟ ئەوەی کە من ئاگادارمە بخۆمە لە جەلسەکە بوو لێرە و لەوێ بێگومان بڵێنە موداخەلە هەبوو موداخەلەکە کە چۆنەڵێ خەریک بوو بڕا بە ئاراستەیەکی تر بەڵام ئێمە توانیمان ئاراستە ڕاستەقینەکەی خۆی لە موداخەلەکانە لەسەر بابەتەکە بگەڕێنەوانێ بڵێن ئاراستی خۆی و شوێنی خۆی ناڕزایەکی با بڵێن ئەو تۆ بەدینە ئەکرا کە دژایەتی ئەو دانیشتە یان ناڕزابن سەبارەت بە ئەو دانیشتنەی پەرلەمان بۆ بە حکمیەوەی کە ڕاستیەکەی ئەمە کرۆکی بابەتەکە باس لە پێشێلکردنی سیادەی عێراقەکەت باس لە دەست درێژی کردن ئەکرێت سەر دەوڵەتێک کە سیادەی خۆی هەیە کە ئاڵای خۆی هەیە کە حکوومەتی خۆی هەیە و سنوورەکانی سنووری جوگرافی سیاسی بڵێن دیاریکراوە و ئەتراف پێکراوە لایەن کۆمەلگەی نێودەوڵەتیەوە. بەڵێ بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بووی. سپاس بۆ تو بە هیوای تەندروستێکی باشتریش بار زیاتر لە کاتان نەگرم.